وازمێنە لە دوعا و پاڕانەوە، چونکە هیچ شتێک هێندەی دوعا بەڕێز نییە لە لای پەروەردگارمان جەلە جەلالۆ. پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسسەلام دەفەرمێت لەیسە شەیئون ئەکرەمە عەلە اللهی تەعالە من الدوعا. هیچ شتێک هێندەی دوعا و پاڕانەوە بەڕێز نییە لە لای پەروەردگارمان، وازنێنی لە دوعا و پاڕانەوە، چونکە ئەو کەسانی کەوا ماوەیەک دوعا دەکەن کە دەبینن خوای گەورە وەڵامیان ناداتەوە، واز دێنن لە پاڕانەوە، ئەو جۆرە کەسانە خوای گەورە لەیان تووڕەیە. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسسەلام دەفەرمێت من لم يسأل الله يغضب عليه. هەر کەسێک نەپاڕێتەوە لە خوای خۆی، داوا لە پەروەردگاری خۆی نەکا، خوای گەورە لێی تووڕەیە. خودایەکت هەیە بەڕەحمە، خودایەکت هەیە بەخشندەیە، خودایەکت هەیە میهرەبانە، خودایەکت هەیە لێبوردەیە، خودایەکت هەیە دەوڵەمەندە، خودایەکت هەیە هەموو دەرگاکانی بۆ دواڵا کردووە. کاکە دەوڵەمەندە لێی داواکە، خۆی دەڵێ یا عیبادی لەو ئەنە ئەوەلەکم وآخرەکم وئینسەکم وجنەکم وقفوا في صعيد واحد فسألوني فأعطيت كل واحد منكم مسألته ما نقص ذلك في ملك شيئا. ئەی بەندەکانم لە یەکەمتانەوە تاوەکو ئاخر کەستان، لە جنۆکەکانتان لە مرۆڤەکانتان هەمووتان لە یەک جێگا وەستان، داوام لێ بکەن، داواکاریەکانتان جێبەجێ دەکەم بەبێ ئەوەی هیچ لە موڵکی من نەقسکات. خوایەکت هەیە شەرمت لێ دەکات کاتێک دەستەکانت بەرزەوە دەکەی. بپاڕێوە لێی ئین الله حەیی کەریم یەستەحی إذا رفع الرجل يديه أن يردهما صفرا خائبتين. خوای گەورە شەرم لەو کەسە دەکات کە دەستەکانی بەرزەوە دەکات، بیگەڕێنێتەوە بە بەتاڵی. خوای گەورە ئەو دەستانە ناگەڕێنێتەوە بە بەتاڵی، بە بەردەوامی دوعا بکە و بپاڕێوە لە